خۆشەویستان لە تەوری دوین بەنگ باش کوردستان لەگەڵتان بەردەوامین. ئەمڕۆ گفتوگۆکەین لەسەر خواردنی ڕێشاڵی. خواردنە ڕێشاڵیەکان خۆی لە چیدا دەبینێتەوە، سوودەکانیان چییە، جۆرە جیاوازەکانیان خۆی لە چیدا دەبینێتەوە. هیچ ڕێژەیەکی دیاریکراو هەیە کە پێیوەست بێ بە خانمان بە بڕی جیاواز، پێیوەست بێ بە پیاوان بە بڕوکەمیەی جیاواز. باز لە وەرزشوانە بکەین، وەرزشوانان چۆن گرنگی بە خۆراکی ڕێشاڵی بدەن. خۆراکە ڕێشاڵیەکان چ کاریگەریەک هەیە، کاریگەریەکی لەسەر دەرونی کەسەکان و تاکەکان هەیە. دیارە من گفتوگۆکانم دەست پێ دەکەم لەگەڵ ڕاهێنەرێکی ڕۆشنبیری تەندروستی کاویش لە تیڤڕۆفۆ ڕاستەخۆ لە سوودی بەنگ باش کوردستان یوانی ئەم تەورەمانە. کاک لەتیف بەیانیت باش، سپاس مامەندە بۆنێت. زۆر سپاس، سڵاو لە ئێوەی بەڕێز، سڵاو لە بینەرانی خۆشەویستیش. زۆر سپاس کاک لەتیف. جەنابەت وەکو ڕاهێنەرێکی ڕۆشنبیری تەندروستی پرسیارەکانت ئاراستە دەکەم و پرسیارەکان من لەگەڵ قاڵ دەکەمەوە. دەمەوێت بزانم خۆراکە ڕێشاڵەکان بەگشتی خۆیان لە چیا بینەوە؟ بەڵێ طبعاً خەڵکانێکی زۆر یا توانین زۆرینی خەڵکی بەشێکی زۆر شارەزایی و زانیاریان هەیە لەسەر هەندێک لە پێکاتەکانی خۆراک، لەسەر ئاو، لەسەر پرۆتین، چاوریەکان، ڤیتامینەکان. بەڵام ڕێشاڵی خۆراکی لەبەرەوەی وەکو چاوریەکان و پرۆتینەکان تاموچێژێکی تایبەتی نییە، زۆرینی خەڵکی شارەزایی وەکو پێویست نییە لەبارەیەوە و گرنگی و سوودەکانی نازانن بۆ جەستە. تایم بڵێن بەشێکی گرنگی خۆراکە کە ئەمانە لە لەشە ورد نابن و هەرز نابن و هەڵ نامەژرێن لەلایەن لەشەوە، بەڵکو بۆ کۆمەڵی سوودی تایبەت خوددا لە میوەکانە یا لەو پێکاتە خۆراکانە کە دروستی کردووە هیچی تایبەتی خۆی هەیە، جیاوازە لە پێکاتەکانی چەوری و پرۆتینۆمانە کە لەش ئەتوانی خۆی وردیان کات و بیان هاڕێت و هەرسیان کاوە هەڵ بمژێن لەلایەن لەشەوانێ. ئەتوانین بڵێن بە شێوەی جیاواز لە دەنگکۆڵەکان یا لە هەندێک سەوزۆ میوەکان، لە سەرساتەکان یا لە هەندێک جۆری ترا هەن. باشە، باست لە پێکاتەی خۆراکە ڕێشاڵیەکان کرد. گەر باز لە سوودەکانی بکەین، دەزانین خۆراک بە بڕی پێویست لە جۆری جیاواز سوودی تەندروستی هەیە، بەڵام خۆراکە ڕێشاڵیەکان بەگشتی سوودەکانیان چین؟ طبعاً خۆراکە ڕێشاڵەکان یەکێ لە گرنگترین سوودەکانی بریتیە لەوەی کە ئەتوانین بڵێن ئەم ئینسانە والیەکە کە کێشێکی تەندروستی هەبێ. ئەگەر کێشی زیاد بێ ئەتوانێت دەیەبەزێنێت یا ئیپارێزیە لە قەڵاو بوون. بۆ ڕێشاڵەکان سیفەتێکیان هەیە، ئەوەیە بەشێکی باش کاتێکە ئینسانەکە ئیخواچێتە گەدەوە ئاو هەڵەمژن، کاتێک ئاویان هەڵمژی گەورابن، قەبارەی گەورابەکە گەورە بوو، ئەم ئینسانە ئارەزوی خواردنی کەمە بێتەوانێ. بۆ ماوەیەکی زۆر درێژ هەستی تێربوونی هەیە، هەست بە تێربوون نەکات. کاتێک ئارەزوی خواردن کەم بووە و هەستی تێربوون بۆ ماوەیەکی زۆر مایەوە 4-5 ساعت مێنێتەوە کاتێکە بڕێکی پێویست لە ڕێشاڵە خوورێ و ئەمە واکە بڕێکی زۆر لە خواردنی چەوری و شیرین و پرۆتینەکان نەخوات. ئیتر بۆ خۆی ئەمە هۆکارێکە بۆی چی ئەم ئینسانە هەم کێشی زیاد نەکات و هەم بە کێشێکی تەندروست مێنێتەوە لێ. واتە خۆراکە ڕێشاڵیەکان ڕێگریەکە لە زیادبوونی کێش؟ بەڵێ ئەگەر وەکو پێویست ئەو بڕێکداری کراوە بخورێت ئەو کاتە ڕێگریەکە لەوەی ئەم ئینسانە کێشی زیاد بێ یان توانین بڵێن کێشێکی نمونەیی بەدەست دێنێت. ئەمەیەکی لە سوودەکانیەتی. یەکی لە سوودەکانی تری بریتیە لە ئەتوانین بڵێن پارێزگاری لە تەندروستی ڕێخۆڵان کات، بە تایبەتی و کەسانی کە کێشەی قەبزیان هەیە یان وەکو پێویست پیسایان بۆ ناکرێت. لەبەرەوەی کاتێکە ئەم ڕێشاڵە ئاو هەڵەمژێت و قەباری پیسایی زیاد کات، واکە ئەم ئینسانە پیسایی بە ئاسانی بۆ بکرێت و تەمان ئێمە چەند جۆرێکیان هەیە. جۆرێکیان لەو ڕێشاڵانە واکەن کە جوڵەی خۆراک لە ڕێخۆڵەکە ئاسانە کات، واکە وا لەو کەساکە بە ئاسانی پیسایی بۆ بکرێت. ئەمە زۆر گرنگە، هەم ئاو هەڵەمژێت، حەزمی پیسایەکە گەوران کات و بۆی بە ئاسانی بۆی بکرێت و جوڵەش بۆ خۆراکەدا بە ئاسانی بڕات. ئەمە کاریگەریکی زۆر باشیەیە بۆی کە ئەم ئینسانە کێشەی قەبزبوونی نەمێنێت. تایبەتی کەسێک گەر قەبز بێت و یان ئەگەر کەسێک تووشی مایەسیری بوو بێ هاوکارە بۆی نهێڵێ ئەمە قەبزبوون ڕووبدا و مایەسیریەکەی زیادکە پارێزەی لە توشبوون بە مایەسیری. لێرە مادەرەکەی بۆ قەبزی زۆر بەسوودە ڕێشاڵەکان. سوودێکی تری ڕێشاڵەکان بریتیە لەوەی کە توانین بڵێن ئاستی ڕێژەی شەکر لە خوێنەدا بەزێنیە بە جێگیری ئەیهێنێتەوە. چۆن تەمەن ڕێشاڵەکان کاتێکە ئینسانی خوات کە شێوەی پێکاتیەکی جەلاتینی دروست دەکەن خۆیان کە ئاوەکە هەڵمژن ویان لێ دێ، ئەو کاتە هەڵمژینی هەرسکردن و هەڵمژینی خۆراک هیواشە بێتەوە. نایە لێ مەسەڵەن ئەو شەکرە یان ئەو خۆراکی کە هەیە بە ئاسانی زۆر بە خێرایی هەڵبمژرێ لەلایەن لەشەوە. کاتێک ئەمە بێباشی بۆ کاتە شەکر بە هێواشی بەرزە بێتەوانێ
و ئەمە واکە بۆ کەسانی کە تووشی نەخۆشی شەکرە بوونە شەکریان بەرز نەبێتەوە تووشی ئەم یاریە نەبن خێرا بەرزە بێت و دەی خێرا عیلاج بەکاربێنی دای بەزێنی توانێ و واکە ئەمە بۆ ئینسان تووشی نەخۆشی شەکرەش نەبێ لێرەیە ئەمە بۆ ئەنجاژینە هەر سوودێکی تری سوودێکی ما حەزەکەم بۆی کە ئاشنا بن پێی بووی بەکو پێز بەکاری بێنن دەکانی بە کورتی باسکەین کاگلێتیف بۆی پرسیارەکانی تریشمان بکەین باشە ئاستی کۆلیسترۆلی زیانبەخش یا کۆلیسترۆل دابەزێنێت تاوان دەرکەوتو کە هەر کەسێ لە ڕۆژێکە 3 گرام لە ڕیشاڵ بخوا کە بەتیلانی کە بێتاگولوکان و کە بوومنە لە جۆیە هەیە کە ئاتوێتەوە لە ئاوا ئەمە کاریگەری هەیە لەسەر کە لە 5 و پێتۆژنەوەکان بۆ لە 8 ئەو چەورێ دابەزێنێت و دەرکەوتووە سوودێکی تری ڕیشاڵەکانەوەی کە ڕیخواڵەکانە پارێزێ لە توشبوون بە شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکە ئەمە کاریگەری زۆر هەیە لە بەرەوی ناری ئەم خۆراکە زۆر مێنێتەوە لێ ئەو مادەزیان بەخشان لێ هەڵبمەژرێ ڕێک پاڵی پێوەنێ بۆ دەرەوە نایە لێ بێتەوە لەو زیانەی پارێزێ و دەریش کەوتووە کە مەترسی مردن بە نەخۆشیەکانی دڵ و مویلی خوێن و جۆرە جیاوازەکانی شێرپەنجە زۆر کەمترێ لەو کەسانی کە ڕیشاڵی باش ئەخۆن و کۆتاسوود کە باسی کەین کە لێرەیە ئەوەیە کە ئێمە کۆمەڵی بەکتریای سوودبەخشمان هەیە لە ڕیخۆڵی نزیکی 500 بەکتریای سوودبەخش هەیە ئەو بەکتریای سوودبەخشانە لەسەر ئەو ڕیشاڵان ژین ئەو ڕیشاڵە خۆرایشیانە بۆ منە هەندێک تەشە چەوری دروست دەکەن بۆ خانەکانی ڕیخۆڵە وای لێکەن کە ئەم ڕیخۆڵەیە ئیلتیهاباتی کەم بێتەوە ئەی پارێزەر هەندێک نەخۆشی وەکو کۆڕۆنیا هەندێک گرژی قۆڵۆن هەیە کە ئەمە هاوکارێکی باشە بۆ جسم بۆیە توانین بڵین بوونی ڕیشاڵ لە خۆراکە بوونی تەندروستیکی باش و سەلامەتی و تەندروستیکی باشترە بۆ ئینسانەکان باشە بەگشتی باسمان لە خواردنە ڕیشاڵەکان و سوودەکانیان کرد بەڵام نازانین کە ڕیشاڵەکان لە چ جۆرە خواردنێکە هەیە یاخود بەگشتی خواردنە ڕیشاڵەکان کامانن گەر بۆمان باسکەی بزانین تامان ڕیشاڵ بەشێکمان خۆی نازانین بەشێکمان جاوێ لە خواردنەکەی خۆمان لایەوێن تامان ڕیشاڵ لە دەنگکۆڵەکانە هەیە وەکو گەنم و جۆ گەنم پێویستە بە هەمووی بە تەواتی بکرێ بە ئارت نەگەر تۆقڵەکەی لێ بکرێتەوە بەس ناوەکەی بمێنێتەوە کاتە ڕیشاڵەکەی تیان نامێنێت لە میوەکانە هەیە بۆ منە لە هەرمیشی ئاساییە یا هەرمیشی مامناوەندا نزیکەی 5 گرامونی و لە ڕیشاڵ هەیە لە سێوێکە 4 گرامونی و ڕیشاڵ هەیە لە پرتەقالێکە 3 گرام ڕیشاڵ هەیە لە مۆزێکی ئاساییە 3 گرام ڕیشاڵ هەیە ئەگەر بێنە سەر بقۆلیات ڕیشاڵی باشی تایە نیسێک قاپێک نیسکی ئاسایی کە کاتی خۆمانی خۆی نزیکەی 15 گرام ڕیشاڵی تایە بێنە سەر نۆک قاپێکی نۆکی ئاسایی کە خۆمانی خۆین نزیکی 12 گرام ڕیشاڵی تایە قاپی فاسۆلیا کاتێک کە خۆمان بە برنجەوەی خۆین 9 گرام ڕیشاڵی تایە ئەگەر بێنین کەلەرم و سەوزەکان بێنین ئەوانە یا قەرنابیت کوپێکی ئاسایی یا قاپێکی بچوو گەمانە نزیکەی 2 گرامونی و ڕیشاڵی تایە ئەگەر بێنی من نانێ کولێرەی بێنین کولێرەیەکی جۆیان گەرمی تەواو بێنی نزیکەی 3 بۆ 4 گرام ڕیشاڵی تایە ئەی لەم خواردانەیە ڕیشاڵ هەیە ئەتوانین بڵین بڕێکی زۆر هەیە لەمانەیەوە لە جۆرەها سەوزەکان بەعام باشن و باشی شکاتێکە ئێمە جارێ میوەیەکە خۆین بە تێکڵەکەەوە بیخۆین چکە ئاو سیلۆزە و بەرگی سێوی کە هەیە ئەوە سیلۆز زۆرێک لە ڕیشاڵە دیارە ئەوەی کە تێکڵەکەیە خوڕێ بەڵام تێکڵەکەی کە تێکڵەکەی خوڕێ بۆ منە تەماتە تێکڵەکەی بەسوود نەمانە سیلۆزن ئەمانە سوودی زۆر بە لەشی ئینسانە بەخشن تاوان لیمۆی شەگرێتەوە خواردنە ڕیشاڵیەکان لیمۆ هەموو توانین بڵێن میوە ترشەکان ڕیشاڵیان تایە باشە کاتە لیمۆ ئەتوانرێت بە توێکڵیشەوە بخورێت بەڵێ هەر زۆر باشی و زۆر بەسوودە و زۆر گونجاوە بۆ شێوێ بۆ توانین بڵین لە هەموو میوە سەوزەکان هەیە بۆ ناوانی کە هێناشمان زیاتر لەوانەیە کە ئینسان بەکاری بێنێ بیخوات باشە ئەمانە پێویستە بە بڕی چەند بخورێن کە ئەڵێن بخورێن وەکو خۆش ئاماژۆ پێکرد کاک لەتیف کە ڕەنگە زۆری نەمان ئەم خواردنانە هەبێت لە ژەمی ڕۆژانەمانە بەڵام پێویستە ئەو بڕۆکەمیەی کە ڕۆژانە بکرێت بەعادەت بخورێت خۆی لە چەند ببینێتەوە تەمان زانانی پزیشکی ئەمریکیدا ناوە کە بۆ تەندروستیکی باش ئەم ئینسانە کاتێکە جەستێکی باشی تەندروستی هەبێت دیاری کراوە کاتێک بۆ مرۆڤێکی گەورە مرۆڤی 18 ساڵ بەرەوسەر تاوکو 50 ساڵ ڕەگەزی نێر نزیکی 38 گرام ڕیشاڵ بخوات 38 گرام بۆ ئافرەت لە 18 ساڵ تاوکو 50 ساڵ 25 گرام بخوات و بۆ مناڵیش کەمتر توانین نزیکی 20 گرام بخواوە لە سەر 50 ساڵە توانی ڕێژەی کەمتریش بێتەوە ئاساییە و
ئەم ڕێژێ وا لە ئینسانەکە ئیتر تەندروست بێ و سەلامەت و بێوەی بێت ئەگەر بێت و ئەم ئینسانە ئەو بڕەکەمتر بوو کێشەی بۆ دروستەکە یان کەسەکە لاوان ێستا بڵێ خۆ من نازانم من کەسێکی مەسەڵەن پیاوێکم من نازانم 38 گرام چیە ئافرەتێکم نازانم 25 گرام چییە ئەنی بەم شێوێ دەبێ بخورێ بۆ منە تۆ بەیانی کە دەستێکی بە ناخواردن نانێکی گۆرە خۆیت تەمەەن لە سفرانی عیناوی پێکاتی ئاردی سفرۆمانە بەکار بێت چکەوە ڕیژاڵەکەی تیانە ماوە دەبێت ئەو کەپەکەی پێوە بێت چکەمە بۆم لە کولێریکی بۆریان نانێکی جۆ نزیکی 4 گرامی تایە ئەگەر 2 کولێرە بخواتەمە 8 گرامەکات ئەمە 8 گرامەکات ئەگەر پێشتر پرتەقاڵێکی خوارد بێ یان 2 جێزەری خواردە بێ ئەمە نزیکی 3-4 گرامەکە ئەمە کاتە 2 کولێرەکە کاتە 8 و ئەمیش پرتەقاڵەکە بە 11 و دوای ئەوە نیوەڕۆ کاتێ لێرە زۆر نییە کاکلێت کولێرەکان تر حەزمی بچووک بێ خۆشەر قەڵەمانەکەی بناوی بەیانیان زۆر بەسوودە زۆر باشە جسم میتابۆلیزمەکەی بە شێوەیەک ئەتوانی هەرسیکە بەڵام لە ئێوارانە لە شخاوە بێتەوە توانای هەرسی نییە و زۆ پێکاتەکە گەندانی بۆ ڕوجۆ بێ کێشەیەکی نیە لەبەرەوەی هەر یارمەتیدەر هەم بۆی خواردنی تر زۆر نەخۆی تاوەکو لە نیوەڕۆوانە ئەمە بۆ جا نیوەڕۆوێت لەگەڵ خواردنەکەی قاپێک فاسۆلیا هەیە مەقاپی فاسۆلیا 9 گرامی تایە ئەمە تریش نزیکی 13 22 تر ئێوارە توانی شۆربایەکی تر خویان سەوزە و یامی و ئەمانە بەکاری بێنیتە ڕیشاڵەکە تەویزە بێتەوە هەستەکەم ئەمە زۆر قەڵەمانێک کاکلێت ئەگەر بە شێوەیانی بێ ئەگەر بریتی بێ لەوەی کە چاودیەکانی کەم بێەوە شەکری کەم بێ کێشەیەک دروست ناکەوە ئەو ڕیشاڵی کە ئێمە ئاڵین باسیەکەین ئەنی کاتێکە قاپی فاسۆلیان خۆی ڕاستە پرۆتینی تایە بەشێک لە کاربۆدریتی تێدایە بەڵام ئەمە واکە کردداری هەرس بۆ شێوەیە خێران نەبێ بە یاژێڵ بمژرێ و بەشێکی ڕادات نایە هەمووی لە ڕیخۆڵایەت بمێنێتەوە لە شەڵی بمژێ فڕیانتە دەرەوەی لەش باش ئەنی بەم شێوەیە باشە سەبارەت بە وەرزە جوانان بۆ ئەمانش ئەم بابەتانی کە باسە کرد ئەم بڕۆ و ئەم جۆرە جیاوازانی کە باسە کرد هەمان شتە بۆ ئانیش بۆ هەموو کەسێک بەبێ جیاوازی بۆی تەندروستیی باشی هەبێت تایبەتی هەیە بۆ وەرزشوانان طبعا ئەگەر کەسێک وەرزش کات پێویستە بۆ ماوەیەک هەز بە تێربوون کە هەز بە برسێتی نەکان طبعا ڕیشاڵەکان ئەوەیە ڕاستەخۆ و زەنادا بە ئینسانەکانی وەکو چاوریەکە وەکو شیرنیەکە نییە وەکو پرۆتینەکە نییە قۆت و تاقەیەکی باتێ بەڵام دەبێت تەقن لەو پێش بڕێک لە خواردنەکانی تری خوارد بێت تایبەتی پرۆتین و هێز و خۆتی وەرگرت بێ بەڵام بۆ هێز بەسێتی نەکات بۆ ماوەیەکی زۆر بە تێری ئەمێنێتەوە بەڵام ئەگەر هەر احتیمال کاتە سەر ئەمەی کە ئەو خواردنەکانی تر کەم خواوە هەر احتیمال کاتە سەر ڕیشاڵ ئەمە توانین بڕین دوای ماوەیەک هیلاک بێت دوایەوە سودی لە نابین یا هیلاک و ماندوو بێت چکە ڕیشاڵەکان زیاتر ئاسانکاری کردداری هەرسە بۆ پاکردنەوەی ڕیخۆڵە و خۆرایی کە تیا ماوە ینی ڕیشاڵەکان ئیشەکان بریتێ لەوەی کە ئەم ڕیخۆڵەیە بۆ ئەوەی خواردنی زۆرتیان نامێنێتەوە لە ژەهراوی بکە پای کات فڕێتە دەرەوە بەشێ لە ڕۆخۆرەکان دەڵێن قەنەعەتیان وایە ئەڵێ کاتێککە خۆراک زۆر بمێنێتەوە لە شەو ڕۆژەکانی ئەگەر دەبێت دوو جار ئینسان پیسایی بکە ئەگەر نەمێ پیسایی نەکاڵێ ئەگەری توش بوون شێرپەنجە زیاد بێ لە بەرەوە دەزیان بەخشە هەر مێنێتەوە لەش ڕیخۆڵەکان مەسەڵەن مادەگەڵ ڕژن و کاریگەری خراپ بکاتە سەری بۆیە توانین بڕین بەسوودە بۆ وەرز شەوانان یا بۆ هەموو کەسێک بەڵام نابێ بە زەحماکەن سەر ڕیشاڵ و خواردنەکانی تریش لەگەڵا بخۆن ئەم باشە هەمیشە لە ئێستادا بابەتێکی کە هەیە ئەو کەسانی کە خواردن ناخۆن بە دیلەکەی هەڵەبژێرن بە تایبەتی ئەوانی کە دایەتەکەن لە سیستمی ڕێجیم جێبەجێ دەکەن ئەمانە زۆر جار بەدیلی ترە دۆزنەوە بۆ ئەوەی کە ئەو خواردنەی ناخۆن بڕون لە ڤیتامینات و کۆمەڵک بابەتی دیکە قەرەبووی بکەنەوە بۆم کەسانی کە لە ڕێجیمان و ئەمەشی کە تۆ باسیەکەی کە پێویستە فاسۆلیا بخۆن و 2 کولێرە بخۆن و ڕاستە کولێری جۆیەکە باسیەکەی ئەم خواردنانە بە جۆری جیاواز بخۆن بۆ ئەم کەسانی ژەمان شت ڕاستە یاخود بۆ ئەمان چۆن بۆ من نیزامێکی تۆکەن یا شێوازێکی تر بەکاردێن ئەوان دەبێت ئەتیمەلی زۆرکەنە سەر ساوزەکان بڕێکی باش ڕیشاڵی تایە ئەو کاتە ئەتوانێت ئەم شتانی ترکە بۆ میوە ئەتوانێت نەخوات کە کاربۆدرێت و شیرنیەکانی تێدایە و ئەتوانین مەسەڵەن نان نەخوا ئەتیمەلی زۆر بە ساوزەکان بە ئەو کاتەوە دایم قای بە زەڵاتەش بخوات ئەمە کاریگەری خۆی بۆیە زەڵاتە زۆر گرنگە و ساوزەکانی زۆر بەکاربێن و کاتی کێشەیەکیان بۆ دروست ناکەو توانێت تەعویزی ئەو ڕیشاڵی کە رەشتەکانی ترانیە لێرەیە بۆ نەکاتەوە باشە سوودی خواردنە ڕیشاڵیەکان بۆ دەروون چیە لەوانەیە زۆرێک لە هاوڵاتیان لە ئێستا بۆ ئیش و کاری ڕۆژانە و بێت دەزانین خۆمان ئیش و کار بێت یاخۆ جەنجاڵیەک بێت کێشێکی تایبەتیان هەبێ دەرونیان هیلاک بێت ئەم خواردنە ڕیشاڵیانە چ کاریگەریەک لە دەروونەکە ڕەنگە بیخۆن لە ڕووی جەستەیەوە باش بێت لە ڕووی دەرونیشەوە هەمان سوودیان پێگەێنێت طبعا ئەتوانین بڵین تێربوون برسیبوون یان ئەو خۆراکی کە ئینسانی خوا کاریگەری لەسەر دەرونی ئینسان هەیە یان جەستە و دەروون بەیەکەوە ئەتوانین بڵین تەواوکاری یەکترن کاتێک کە جەستە برسی بوو ئینسان بێتاقەتە بێت تۆ ڕابێ هەڵەچێ جاروی ئازار پێیاکە بێتاقەتە بێ میزاجی تەواو نییە کە برسێت بوو
یەکی لە سوودەکانی ڕیشاڵەکان ئەوەیە کاتێک کە ئینسانە خۆراکە خوات بۆ نەگە بەیانی بڕێکی باش خۆراک پاو ڕیشاڵی پێویستی تێدا بێ ئەمە تا نزیک سەعاتی بۆ نەگە سەعات حەوت نانێکی باش خوات تا سەعات 12 توانین بڵێن هەست بە تێربوونەکە ئیتر هەستی برسێتی بۆ نایە کاتێک کەسی برسێتی بۆ ناوە ئەم ئینسانە توانین بڵێن دەرونیشی ئارامترێ بێ ئەگەر وانە بێ بۆ منەگە ڕیشاڵی کەم بێ خێرام خۆرایی کە خوا بڕێک لە مەسەن شەکری خواردو خێرا مەسەن بەرزێکات و دوایی دابەزێت و ئەسووتێ ئەمیسانە پەلا مارشی ترە ئەمە بخۆم ئەو بخۆم ئەوە نەخۆم چی بکەممانە لە ڕوو دەرونەوە تایان بڵێن گژیت یەکەوە ئاڵۆ زەوی وانە ئارامە بێت بۆیە ئارامێکی دەرویش دێنێ کاتێکە ئینسانە خۆراکانێکی خوا کە وەکو پێویست ڕیشاڵی تیابێت. خۆشەویستان لە تەوری دومی بیانیت باش کوردستان دواپرسیارم ئاراستەی کاگلەتیڤەکەم سەبارەت بەوەی کە خواردنە ڕیشاڵیەکان پێویستە لە هەموو ژەمەکانمانە هەبن یاخود دەبێت لە ژەمێکی دیاریکراودا ئەم خواردنە ڕیشاڵیانە بخورێت و گەر تێبینی یاخود ڕێنمایەکی دیاریکراوەتە بێ بەگشتی بە هاوڵاتیان لەسەر بابەتەکەش. بەڵێ طبعا سیستەمی خۆراکمان دەبێت ڕیشاڵی تیابێ بە شێوەیەکی گشتی لە هەموو ژەمەکانە تیابێت هەتوانین بڵێن ئەگەر چۆن بمانوێت سیستەمێکی ڕیشاڵی دەوڵەمەند لە ژەمە خۆراکمانە هەبێت ئەم شێوەیە بێت کە ئەگەر نانمان خوارد دەبێت نانەکەمان بەکەپەکەوە بێت یان تووقڵەکە لێ نەکرابێت و ئاردی سپی و سفر نەبێت یان نانی گەنمی تەواو بۆر یان نانی جۆ بێت ئەمە ئەوە و بەلای کەمەوە ڕۆژی 2 جۆر میوە بخۆین ئەمە زۆر باشە چکە بڕێکی باش لە ڕیشاڵی تیاوانە پرتەقاڵ ڕیشاڵی باشی تیا یا سێو و سەوزەکان کە لێرم قڕنابیت یان ژێزەر ئەمانە ڕیشاڵی باشیتیان بەسوودە ئینسان بەکاری بێنێت و گرنگی بدا بە قولیات شلەکانمان با لە ڕۆژێکە جارێک یا با فاسۆلیا بێ ینی پرۆتینی تیا بێتتر ئەتوانین مەسەرەن ژەمێ لە مەسەرەن شلەکان یان سوپەکان نیسک بێت فاسۆلیا نیسک یان نۆک ئەمیش کاریگەری خۆی بەسوودە پاقلا هەیە بازێلا ئەمانە سوودی باشی تایە سەوزەکان بەگشتی و چرە ساعتەکان گرنگی زۆر پێ بدرێت چرە ساعتەکان وە جۆرە جیاوازەکانی ئەوانش ڕیشاڵێکی زۆر باشیان تایە ئینسان هەست بە تێربوونەکە و ئیپارێزیە مەسەن تەندروستی باشتری ئااتێ و کاتێکە توانین بڵێن ئەوانی کە توێکڵیان هەیە توێکڵگەیان نەخورێ وا باشە توێکڵگەی لێ نەکەنەوە بۆ منە خێر جوان بشۆریت و ینی پاکی نەکات یان تەماتە کاتێکیکا بەش لە بە ئەو توێکڵگە لێ نەکاتەوانێ یاسی و جوان بیشۆرێت و پوختیکات و توێکڵگەی ئەمە سیلۆز یارمەتیەدە چکە جارێک کەسێ بە تەمەنی بینی خۆی کێشەی قەبزی هەیە سێوێکە خوا توێکڵگەی پاکە ئێمە ئەوەی تر قەبزە بێ دوای ڕیشاڵەکە یارمەتیەدا ینی لەم ناوە سێرەکەی تۆ سێوەکە توێکڵگەی لێکاتەوە پانچێکە لەو لاچێ بۆ دەرماخانیا بۆ لای پزیشک دەرمانی بۆ نووسی بۆ قەبزیەکەی یانی لێرەوە وا باشە میوەکان کاتێ ئەیخۆین بە تاواتی بیخۆین نەک بەردەوام فێرمی بکەین بە شەربەت چکە ڕیشاڵ لە توێکڵ و لە نزیک توێکڵەکانە هەیە ئەمە کاریگەری زۆر باشی و کاتە ئەگەر ئەمانەمان کرد توانین بڵێن ئەو خۆراکانی کە لەشمانایە زۆر بە جوانی سوودی لێ بینین و خۆراکە زیان بەخشەکان ئەم ڕیشاڵان نایە لێ شابمێنێتەوە دەرێک کاس دەرەوە ئەو کاتە ئەم لەشمان لە نەخۆشیەکانە پارێزرێ وەجستەیەکی ڕێکتر و باشتر و دروسترمانە بادونەبی کاگلەتیڤ سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆی کە وزانیەکانت بێ و با بینەرانی ناوشتێشدا زۆر سپاس بۆ سپاس بۆ بینەرانی